لەبانی هاتووم یەک دەقیڕانەوەسەوم هەموو شمارەکە ژینگە پارێزێکی دەڤەری ڕاپەڕینە و دەڵێت هەموو لەشم بەسەر ئارەقی ماندووبوون گەڕاوە سەرەڕای ئەوەی کارەکانیان بەزیادەوە و بەبێ کەمتەرخەمی دەکەن کەچی کۆمپانیای پاکەرەوە موچەی 3 مانگی پێنەداون. ژینگە پارێزان دەڵێن بەهۆی پێنەدان و دواکەوتنی شایستە داراییەکانیان لە بارودۆخێکی سەختدا ژیان دەکەن بە چەند مانگێک جارێک بڕا موچەیەکیان پێدەدرێت ئەویش دەبێت لە قەرز و کرەی خانووی بدەنەوە. ناوەڵە قوربان کەریم مادووبوونەکەش پێ نادێ ئەخی مادووبوونەکە کوڕە ئیلاکەکەی لەوەی دانیە بەخۆی هەموو لەشم چاولێ لەبانی هاتووم یەک دەقیڕانەوەسەوم هەموو لە شمارەکە بەڕاستی تابری مادوو حەقی مادووبوونەکەشمە بێنەوە ڕاجە ئەو سەرباری خۆشمان بۆ عەمدەشمان دەبن ژیانمان لەسەر ئەوەندە موچەیە لەگەڵ موچەکە نەبێ ئێمە دەست بەسراوی ژیانمان بەڕاستی خۆش نییە. 3 مانگ دەبێت موچەمان وەرنەگرتووە باری داراییمە تاکو بڵێ خراپە ژیانمە نەمەترسیدا لەسەر و شەقامەوانەدا بەڕاستی ئەگە موچەکە لە کاتی خۆیدا بدرێت زۆر باشە بۆی هەندێکمان کرێتین هەندێکمانەیە نەخۆشمانەیە ڕاستی باری داراییمان زۆر خراپە. 3 مانگ نایداوە 3 مانگ قەردارە ئەجا معاشەکەمان هەردووا دەکەوێت ئارێوەڵە هەر لەوەی زیاتر هیچ کێمان نییە وەڵڵەهی باروژیان خراپە هەتا بڵێ خراپە بڵێن داڵ لە بۆ داڵە گە کابرا ئیشەکەی نەکە ئەو پارەکە لە دەگەڕێتەوە. چالاکێکی مەدەنی دەڵێت لە وڵاتانی دنیا ژینگە پارێزان بە ئەندازیاری ژینگە ناو دەبرێن و ڕێزێکی زۆریان لێ دەگیرێت کەچی لای خۆشمان تەنانەت شایستە داراییەکانی خۆشیان پێ ڕەوا نابینن کە بڕێکی کەمە و بەشی کرەی خانوو قەرزەکانیشیان ناکات. بەداخەوە جێگای داخە حکوومەتی هەرێم وەک کۆی چین و توێژەکانی ترکە ژینگە پارێزانی پشتگوێ خستووە کە دەبینین ژینگە پاراستن کە لە وڵاتان بە ئەندازیاری ژینگە پاراستن کە بناوزەند کراون کە پەیوەستە بە ژیانی هەر تاکێکمان کە لە ماڵی خۆمانەوە کە ئەم ژخەوایە هەڵدەمژین ئەوان پاکی دەکەنەوە بەڵام دەبینین بەداخەوەکەوە 3 مانگ دەڕوە کە ئێستا موچەکانیان دواخراوە کۆمپانیا ژینگە پارەکانیان پێنادا بەڕاستی دەبوو ئەوانە لە باشترین ژیانی ینی شایستەترین ژیانیان بۆ دابینکراوە باشترین موچیان هەبایە بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کەمترین موچیان هەیە ینی موچەکەشیان بە 3 مانگ جارێک پێیان نادرێت بگرە زۆر جار لەسەر ئەرکی خێرخوازان هاوکاری دەکرێن کە جێگای داخە دەبوو ئێستا ئەوان موچیان هاوتای وەزیر بووە هاوتای پلە باڵاکان بووە کە ژینگەی هەموو وڵات بەیەکەوە دەپارێزن. وەک خۆیان دەڵێن وا بڕیار بوو بڕی شایستە داراییەکانیان بۆ زیاد بکرێت دەنگۆی زیادکردنی موچەکانیشیان تەنیا بۆ بانگەشەی هەڵبژاردن دەبینن نەوەک موچەکانیان بۆ زیاد نەکرا تەنانەت بە 3 مانگ جارێکیش موچەیەکیان پێ ڕەوا نابینن بەم هۆیەشەوە ئەوان لە بارودۆخێکی سەختدا ژیان دەکەن و لایەنە پەیوەندیدارەکانیش خەمساردن لە ئاستی مافەکانیان. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.